باینتان باش بەڕێزان بەخێرات بەخێر بن لە هەنگاوەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ کەمکردنەوەی ڕۆتنیات و بەڕێکردنی مامەڵاتی هاوڵاتیان لە ناو سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەمڕۆکە لە هەنگاوێکی دیکەی گرنگ لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران کە پێدانی مۆڵەتی شۆفێری نێودەوڵەتیە بە هاوڵاتیان کە پێشتر ئەو هاوڵاتیانە بۆ دەرهێنانی ئەم مۆڵەتە دەبی سەردانی هەولێریان بکردبە بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە ئەم خزمەتگوزاریە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و لە ناو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران بەردەستەیە بۆیە لە لێرە بەدواوە هاوڵاتیان پێویست ناکەن بۆ دەرهێنانی مۆڵەتی شۆفێری نێودەوڵەتی سەردانی هەولێر بکەن کاوەشێکێکە لە دەستکەوتەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران کە یەکێک لە ئامانزە سەرچەکانی کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کەمکردنەوەی ڕۆتینیاتە و ڕایکردنی ئیش و کاری هاوڵاتیانە بە شێوەیەکی خێراتر. ئەم هەنگاوە پیرۆزە لە هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران و هەنگاوەکانی ئێمە بەردەوام دەبێتن بۆ ئەوەی هەموو ئەو کار و ئەو کارنەکە لە پێشتر لە دەرەوەی ئیدارەی سۆران کراونە هەوڵ دەدەین لە ناو سنووری ئیدارەی سۆران ئەم کارە نەزارشکە بەڕێ بکرێن. من لێرەوە بە ناوی ئیدارەی سەربەخۆی سۆران و هاوڵاتیان هەم دەستخۆشی لە ستاف و تیمی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆران دەکەم و سوپاس بۆ وەزارەتی ناوەخۆ کە هەر لە سەرەتاوە هەنگاوەکانی زۆر بەدسەڕی دەست پێ کردو بۆ ئەوەی ئیش و کاری هاوڵاتیان لەو دەستگایانەی کە سەر بە وەزارەتی ناوەخۆنە بە شێوەیەکی تەکنۆلۆژیا بەکارهێنانی تەکنۆلۆژیا بە خێراییەکی زۆر بکەویتە بەردەستی هاوڵاتیان. جارێکە ئەم هەنگاوە بە پیرۆز بێتن لە هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران و سوپاس و دەستخۆشی لە کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سۆرانیش دەکەین بۆ ئەم هەنگاوە پیرۆزیان. وردەکانەکانی پێداویستانە چی کە کەسێک دەوێت مۆڵەتی نێودەوڵەتی دەربێنێت پێداویستەکان چی لە ماوەی چەندی مۆڵەتەکەی پێدەوێت هەر هەوڵاتێک ئەگەر دەوەکاری پێشکەش بە بەڕێوەبەرەتیمان بکات بەشی مۆڵەتی نێودەوڵەتی پێشتر دەوەکاریەک پڕ دەکاتەوە وەکی دەوەکاری پێشکەش کرد پێویستە پاسەپۆرت لەگەڵ مۆڵەتی ناوخۆیی هەبیت کەمتر لە 6 مانگیان نەمابیت ماوەی بەسەرچوونیان لەگەڵ ناسنامەی لەگەڵ دوو وێنەی معاملات کەمتر لە نیو کاتژمێریش مۆڵەتەکە تەواو دەکرێت و دەدرێت بەدەست خەوانەکە. هەموو شوفێرێک دەگرێتەوە بەپێی ئەوەی ئەو بەخۆی مۆڵەتی شوفێری خۆی چی هەیە بە هەمان شێوە دەتوانێتن هەمان مۆڵەتی خۆی کە لە هەرێمی کوردستان هەیتی چ دەگرێتەوە بە هەمان شێوە مۆڵەتە نێودەوڵەتەکەش هەمان ئەم ئەوانە دەگرێتەوە کە لە ناو مۆڵەتی شوفێری هەرێمی کوردستان هەیتی. زۆر سوپاس دەستا خۆش زۆر سوپاس.